بەناوی خی گەورە و میهرەبان بینەرانی خۆشەویست جوانترین سڵاوتان لێبێت زۆر خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری ئەندازەدا بە ئێوەی خۆشەویست دەگەمەوە بینەرم بن لەم بەرنمەیەدا ئێوەی بەڕێز و خۆشەویست داشنا دەکەین بە یەکێک لە سەرچاوەکانی ئەوی سەرچاوی ئاوی دوکان و چۆنێتی دابەشکردنی بۆ شاری سلێمانی و دەوروبەری. پرۆژەی ئاوی دوی دوکان سلێمانی لە دوو فەیز پێکهاتووە. فەیسی یەکەم 8,000 متر مکعب لە کاژێرێکدا کە لە ساڵی 2009 تەواو بوو و فەیسی دوو 4,000 متر مکعبە لە کاژێرێکە کە لە ساڵی 2011 کۆتایی 2011 تەواو بووە. ئەمە بە نزیکەی 70 کیلۆمەتر ئاوەگەیەنێ بۆ شاری سلێمانی. دوو جۆر بۆری هەیە، یەکیان بۆری ئاسنی 140 میلیمیە، یەکیان بۆری جۆرێکە لە بۆریەکان GRP 140 میلیمیە. بێگومان ئاوی دوکانی دوو تەختی حەوزی چەمچەماڵ ئۆردوگای شۆڕش واتە هەموو ئەو ناحیە و دێ و شارەوانیانی ئەکەونە سەرخەتی دوکان تاسلوجە چەمچەماڵ ئۆردوگای شۆڕش ئەوانیش بە هەمان شێوە ئاو لە دوکانی دووەرەگرن. ئەم پرۆژەیە بێگومان ئەچێتە تانکێکی گەورەی 20,000 مترە بەنسبەت شاری سلێمانی لە 20,000 مترێکەوە دا ئەبەزێ هەنێکی بۆ ناو سەرچنار بۆ گەڕەکەکانی خواروی سلێمانی، هەنێکیشی بە مباشر بۆ سەروی سلێمانی ئاوەدا وەکو گەڕەکەکانی قرگە و کورسات و هەواری شار و زۆر لەو شوێنانی تر وە چەند ڕەبتێکیش کراوەتەوە بۆ پەمپستەیشنەکانی وەکو گردی جۆگە، وەکو هەندرێن، وەکو PWJ واتە لە حاڵەتێکە ئەگەر نەتوانرا لە ئاوی سەرچنار و دوکانی یەک ئاو بدرێ هەنێ جار ئەتوانین بە شێوەیەکی کەمیش بێت تەغزێ ئەو گەڕەکانە بکەین بۆی ئەو گەڕەکانە لە کێشەی کەم ئاوی لە کاتی پێویستە ڕزگار بکەین. بەنسبەت ئاوەکەی ئەو ئاوەی کە ئێمە بەرهەمی هێنین لە دایرەی ئاوە ویان بە تایبەتی لە پرۆژەی دوکانی دوو بە چەند فەیسێکی پاککردنەوە و پاکژیا تێپەڕێ. یەکێ لەوانە فەیسی تێکردنی شەب ئەلەمنیۆم سلفەیتە لە حەوزی گەورە گەورە کە کلاریفایری پێوترێ. لەم کلاریفایرە کاتی تایبەت هەیە بۆمانەوەی ئاوەکە و نیشتن و کارلێکردنی ئەو تەنە هەڵواسراوانەی کە لە ئاوەکە هەیە بنیشن و یاخۆی وەکوڵێن کلۆکلۆ دواتر ئەنیشنە و بە شێوەیەکی میکانیکی ئەو مادە نیشتوانە فرێدێنە دەرەوە. دوای ئەوە بە مەرحەلەی ئەچێتە فلتەرێشن کە ئەویش لە مەوادی ئەنتراساید و ئەکتیڤیت کاربۆن پێکاتوە. ئەمە مەرحەلەیەکی تەواوتر و دڵنیاتر ئایا بە ئاوەکە کە بشێ بۆ خواردنەوە. پرۆژەی ئاوی دوکان سلێمانی هێڵی دوو یەکێکە لەو پرۆژانەی کە ئاو دابینەکە بۆ شاری سلێمانی. ئەم پرۆژەیە لە ساڵی 2008 دەستکراوە بە بنیادنانی و ساڵی 2009 کۆتایی کارەکانی ئەنجام درا و ئەم پرۆژەیە یەکێکە لە پرۆژەکانی کە زۆرترین ئاو دابینەکات بۆ شاری سلێمانی. ئێستا شوێنی کە ئێمە لێرە لی وەساوین کە ئینتیکە ئەو پرۆژەیە کە لەسەر زێی دوکانە ئەم پرۆژەیە ئەو لێرە ئاوەکە تەنها حازرەکەین بۆ پرۆژەیەکی کە ناوی وێزگەی پیرقوربانە. لە وێزگەی پیرقوربان دەزەکرێت بە پاکردنەوەی ئاوەکە بەپێی ئەو پرۆسیجەرانی کە لەوێ ئیشەڵا باسیەکەین بۆتان. بەڵام لێرە تەنها ئاو لێرە وەرەگیرێت لە ڕێگەی چەند پمپێکەوە دەف ئەکرێت و ئەنرێنرێ بۆ ویزگەیەکی تر کە ویزگەی پیرقوربانە. ویزگەی قەشقۆڵی لێرە ئێمە ئاوەکە هیچ عملیەکی بۆ ناکەین، عملی کیمیایی و فیزیایی هیچ عملیەک لێرە بۆی ناکەین. وەکو وتمان تەنها تەقویە وەکو تەقویەک ئاوەکە ئەنێرینە ویزگەی پیرقوربان.
پێشتر وەکو ئاماژەمان پێ ئەو ئاوەی کە لە زیێکە وتمان دابینەکرێ بۆ ویزگەی پیرقوربان لە ڕێگەی ئەم پمپانەی دوامانەوەیە کە دیارە ئەم مزەخە و ماتۆڕانی کە لە دوا بەرچاوە دیارە ئەمانە کە ژمارەیان 14 مزەخێ هەر مزەخێشیان کە توانای ناردنی 1000 متر مکعبی هەیە لە سەعاتێکە بۆری ئاوەکانی وێزگەی قەشخۆڵی بریتە لە دوو بۆری کە یەکیان 1400 ملیمیە و بۆرێکی کەشیان 1200 ملیمیە کە ئەو ئەگەێنێتە ویزگەی قەشخۆڵی و ئەم مزەخانە بە بەردەوامی لە ڕێگەی چەند کارپێکەرێکەوە کە شەو ڕۆژ لێرە داوامەکەن ئاگاداری ئەەکەن و ئیشی پێەکەن و زائیدەن ئاگایان لێ بێت لە پلەی گەرمی لە ڤایبرێشن لە لەرینەوەی مزەخەکان و لە هەر کاتێکە هەر خەلەلێک شتێک لە مزەخەیەکە هەبێ ئێمە وەکو ئەندازیاری پرۆژە ئاگادارەکەنەوە و ئێمەش وەکو جەماعەت و تیمی سیانە کە پێشتر جەماعەت خەریکی مزەخەکان بوو بۆ چاکردنی خەریکی چاکردنیان نەبینەوە و زائیدەن دوای چاکردنیان دایانەنینەوە بۆی بەردەوام پرۆژەکە لە ئاست و لە توانە و قووەتی خۆی کەم نەکات بەردەوام بین لە ئاوناردن بۆ شاری سلێمانی. پرۆژەکەی ئەمە پرۆژێ ئاوی دوکان سلێمانی هێڵی دوو لە چەند ویزگەیەک پێکاتوە 4 ویزگەمان هەیە ئێمە لەم ویزگانە کۆمەڵی ئەجیزەمان هەیە ئیشەکان لە مەشروعەیە لە ڕێی سیستەمیشی کۆمپیوتەریە و کە پێوترێ سیستەمی سکادا ئێمە چاودێری ئەو ئەجیزە و ئامێرانە ئاکەین. یەکەم جارکە ئاو لە قەشخۆڵیەوە یەت ئینتێک لەسەر سەدەکەی ئێمە ئاو لێەوە لە ڕێی کۆمەڵی مزەخەوم ئاوە بە ڕێگەی بۆری ێنینە ویزگەی دووەم کە ویزگەی پێرقوربانە لەم ویزگایە ویزگەی پاڵاوتنە ئێمە ئیشی ئێمە لێرە لەم ویزگایە پاڵاوتنە کۆمەڵی ئەجیزەمە ئامێرمان هەیە لێرە لەم ویزگایە کە ئەمەلیەکە تەطبیقەکات. یەکەم جارکەیت بۆ ئێرە وەک پێم وتی یەتە ناو کۆمەڵی حەوزەوە لەم حەوزانەوە بۆ کلاریفایل لە کلاریفایرەوە بۆ فلتەرەکان دوایەوە بۆ لەناو حەوزێکە ئەمبارەکرێ هەموو ئەم ئەمەلی من باسم کردوە زایدەن دوو ویزگەی دریشمانێکە لە کۆتەڵ و لە تاسلوجەن ئەمانە هەمووی لە ڕێی سیستەمیشی کۆمپیوتەری و کە پێوتی ئێسکادا ئێمە لەم ژوورەیە لە ڕێی چەند کارمەندێکەوانێ چاودێریەکەین. یەکێ لەوانە بۆ نمونە پەمپەکانە ئەم پەمپانە کاتێک کە ئێمە لە ڕێی مۆبایلەوە کارمەندەکان کە لەوێن هەریەکە و لە شوێنی خۆیەتی چاودێری ئەو پەمپانەکە ئێمە لێرە ئازیانێنێ بە پێی ویستی بەڕێوەبەراتی ئاوی سلێمانی کە داوای چەندمان لێکن بۆ ئاو بە پێی ئەوە ئێمە پەمپەکانە خێنە ئیش بۆ ناردنی ئاو بۆ سلەیمانی. دوایەوەی کە ئاو هاتە ویزەکەی ئێمەوە وەک بە کۆمەڵی ئەمەلیاتە تێئەپەڕێ ئەو ئەمەلیاتانە کۆمەڵی ئەجیزان ئێمە لە ڕێ ئەم سیستەمەوە چاودێریانەکەین بۆ نە کلاریفارەکان ئێمە کۆمەڵی حەوزمانەیە پیانە و تێ کلاریفایر لەوایە عملی نیشتن ڕوئەیە لەناو ئەم کلاریفاران میکسەر هەن ئێمە میکسەرەکان لێرە لە ڕێ ئەم سیستەمەوانێ ئەگەر لێرەوە سێریشی بکەین ئەمە کلاریفارەکانە کۆمەڵی نزیشی 8 حەوزمان هەیە میکسەری تایە ئەو میکسەرانە بێ بەردەوام لە ئیشابن بەردەوام لە ئیشابن ئەگەر بێت و یەکێ لەم میکسەرانە ئێمە مشکلی شێبێ لە ڕێ ئەم سیستەمەوە ئێمە هەستی پێەکەین بۆ نمونە ئەوانەی سەوزن لە ئیشان و کارەکەن میکسەرەکان ئیشەکەن بۆ نەکلاریفاری ڕقم یەک میکسەری دووی لە ئیش کەوتووە وەستاوە بۆی خەلەلێکەوانێ لێرە ڕەنگەکەی بێتە ڕەساسی واتە ئیش ناکات. ئێمە لێرە هەر یەکێ لەو بەشانە ئێمە مۆزەفی خۆمانمان هەیە لە ڕێی مۆبایلەوە تەلەفۆنەوانەیە کە ئامێرێکیان پێ مۆبایل تەلەفۆنیان بۆکەین و ئاگاداریاکەینەوانێک کە ئەو بەشەمان فلان میکسەرمان فلان کلاریفایرمان فلان ئامێرمان کێشەیەکی تایە ئاگاداریەکەینەوە ئەوانیش ئەگەر خۆیان بۆیان چارەسەرکراوە خۆیان چارەسەریان نەکرد نیانتوانی پەیوەندی بە ستافی سیانەوەکەن. بەشی شترمان هەیە پێوترێ فلتەر دوای ئەوە دوای عملی کلاریفایر کە ئاوێتە ناو فلتەرەوانێ ئێمە لە ڕێی فلتەرەکانە لێرە لە ڕێم سیستەمەوە چاودێری چی ئەەکەین چاودێری ئاستی چەناڵەکانەکەین بزانین ئاسی ئەو چەناڵە ئاوی چەندتیایە
حدیشی خۆی هەیە لەو حەدە نابێ ئێمە بێڵین زیاد بکە بۆ نە کاتێک کە فلتەرەکانمان پیس ئەبن و ڕێژەی پیسی لە ناو فلتەرەکانە ئەبێت بۆ هۆی لێڵیەوانێ بۆی قەوزەوە نۆزلەکانە گیرێ ئاسی و ئاوە بەرزە بێت و ئێمە لێرە چاودێری یەکەین نامانەوێت حاڵەتەکە وا بێت کە سەرڕێژکا و ئەو لە فلتەرەکان بێت دەروێ ئێمە لێرە چاودێری یەکەین بۆ نمونە لێرەیە ئاسی ئاوی ئەم چەنەڵە نزیشی 2 مەتیتیایە تاوەکو نزیشی 6 مەتر ئەتوانرێ ئەو لەناو ئەم چەناڵانە هەبێ گەر وا بێ زیاتر بێ ئێمە بێ ئاگاداری کارمەندانی فلتەر بکەینەوانێ کە باگۆشی پێ بکەن تاوەکو ئاسی ئەو چەناڵە بەرز نەبێتەوە. شتێکی تر کە ئێمە چاودێری یەکەین ئاستی لیڤڵەکەیەتی وەزایدن پیسی ئاوەکەی بۆ نەمە لەڕێی ئەم فلتەرەوە لەڕێی ئەم شاشەیەوە ئەم سیستەم و ئەزانین هەر فلتەرێک پیسیەکەی ڕێژەی پیسیەکەی چەندەیە واتە ئاسی لێڵیەکەی تا چەندەیە لێرە تر بەبێ ڕێژەکە ئێمە ئەزانین تا حەدی خۆی چەندەیە لە حاڵەتیشی ئاوا ئێمە لە کاتی باربوون بارانە بێیان قوڕاوێک بێ بۆی لافاوێکەوە بێ لێرە هەستی پێ ئەەکەین کە ئاسی لێڵیەکەی چەندی ئەگەر بێت و ڕێژەیە بێ زۆر مەترسیدار بێ بۆ گرتنی فلتەرەکانمان لەو حاڵەتە ئێمە ئەبێ مەشروع ڕاگرین بەڵام ئەگەر ڕێژەکە نسبەیەک بێ بتوانین فلتەرەکان بتوانێت چارەسەری بکات و بیپاڵەوێ لە ڕێی باگۆشەوە بێت چەند جارێک ئێمە باگۆشی پێەکەین و ئەو مەشاکیلەمان نابێت. ئەگەر لە حاڵەتێکا یەکێ لەو فلتەرانەمان مشکلەیەکی هەبێ ئەلەرمێکمان پیشانە یەکێ لەوانە سایمە حالیان فلتەری ڕقم 2مان لێرە ئەلەرمی لەسەرە واتا کێشەیەکی ئەم فلتەرە کێشەیەکی لەم حاڵەتە ئێمە تەلەفۆن بە تەلەفۆن کارمەندانی ئەو بەشە ئاگادارەکەینەوانێت کە فلان فلتەرت مەشاکیلێکی هەیە ئەلەرمێکی لەسرە بڕۆ چارەسەری بکە ئەویش خۆی ئیشەکەی لەوەیە ئەزانێ مشکلەکەی چی ئەگە مشکلەکەی خۆی وەکو ئەوە کارمەندانی لێ بۆیان چارەسەرکرا ئەوە چارەسەرەکەین بۆیان نەکرا پەیوەندی بە تیمی سیانەوەکەن ئێمە لێرە 2 تیممان هەیە تیمی سیانەی میکانیکمان هەیە لەگەڵ تیمی سیانەی کارەباییە خەلەکە لە هەر کامیشانە دەرچێ ئەو ستافە چێ بۆ چارەسەرکردنی. لێرە ئەو ئاوەی کە لە وێزگەی قەشخۆڵیەوە کە ئاماژەمان پێیا پێشتر لە ڕێگەی بۆریەکی 1400 ملیمیەوە ئاوەکە دابینەکەین بۆ ویزگەی پێقوربان کام شوێنەیەکە ملی وەساوی ئەم بەشە بەشی دابشکردنی ئاوەکەیە کە لەسەری وەساوین لێرە ئاوەکە دابەشە بێت بۆ 2 بەشەوە کە ئەنێرێت بۆ بەشی ڕەپید میکسەر ستراکچەر ئەم بەشە کە لێرەوە لێمانەوە دیارە ڕەپید میکسەر ستراکچەر ئیشەکەی چییە؟ ئەو مادانی کە ئەخرێتە ئاوەکەوە کە بریتە لە ئەلۆم و کلۆر و پۆلیمەر لەوێدا بە شێوەیەکی خێرایی بە شێوەیەکی زۆر سریع تێکەڵک بێت بە ئاوەکە کە بۆ ئەوەی کە بە تەواوەتی لەگەڵ ئاوەکەیە تێکەڵ بێت و لەوێشەوە بچێتە کلاریفایرەکانەوە کە ژمارەیان 8 کلاریفایرە. کلاریفایرەکان ئیشەکەیان چییە؟ لەوێدا ئاوەکە ئەمێنێتەوە ئەو ئاوەکە ئەچێتە ناو کلاریفایرەکانەوە کە ژمارەیان 8 کلاریفایرە قوتڕەکەیان 40 مەترە قوتری کلاریفایرەکان قوڵی کلاریفایرەکە لە 8 مەترەوە دەست پێ ئەکات بۆ 9 مەتر واتە بەشی ژێروی کلاریفایرەکە سلۆپە ئەم سلۆپەش یارمەتی ئەومانەیات ئەو پیسی کە لە ناو کلاریفایرەکە بەهۆی ئەلۆمەکەەوە ئەلۆمینیۆم سەلفەیتەکەەوە ئەنیشێت ئەم پیسیە بە شێوەیەکی سلۆپ ئەچێتە ناو ئەو بەشە سڵەجانەوە ئەو بەشە منهۆڵانەوە کە لە کلاریفایرەکانە هەمانە کە بەردەوام مشەغیلەکان ئەو کارپێکەرانە ئاگادار کراونەتەوە کە ئەو سڵەجانە پاک بکرێنەوە سڵەجەکان بۆ ئەوەی کە ئەو سڵەجانە کە پڕ بوون لە پیسی و لە ڕێگەی کلاریفایرەکەەوە کە پڕ بوون لە پیسی پاک بکرێنەوە و هیچ کات تووشی بۆریگیران نەبین لە کلاریفایرەکانە. دوای بینای تێکەڵبوونی خێرا ئەو ئاوە دابەژە بێ بۆ سەر بەشی بۆ 8 کلاریفایر وەکو باسمان کرد کە لەبێت لە دواوە دیارە کلاریفایرەکان کام حوزانە قوتڕەکانیان 40 مەترە قوڵیەکەشی لە 8 مەترەوە بۆ 9 مەتر دەست پێکات و 2 ماسیحەی گەورە کە بە برجێکەوە بەسراوەتەوە بە بەردەوامی بە 24 سەعاتی لە خولانەوەیە ئەم ماسیحانە
ئەمەش کە ئیشەکەی چییە؟ ئەو پیسی و گەردە پیسانەی کە بە بۆنەی ئەلمنیۆم سەلفەیتەکەەوە کە ئەنیشێت لە ناو حەوزەکانە ئەبێتە هۆی ئەوەی کە لە ژێر حەوزەکەیە بنیشێت، ئەمەش ئەبێ بە بەردەوامی پاک بکرێتەوە کە ئەمەش بە بۆنەی ئەو ماسیحانەوەی کە بە برجەکەوەیە بە بەردەوامی کە ئەسوڕێتەوە ئەیخاتە ناو دوو منهۆڵەوە دوو سڵەجەوە کە ئەم منهۆڵانەش بە بەردەوامی بە 24 سعاتی لە ڕێگەی کارپێکەری تایبەتی بە کلاریفایەرەکانەوە پاگەکرێتەوە. ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی کە ئاوەکە لە هەموو عملیەکی کیمیایی ئەلێرەیە عملیەکان کۆتایی پێبێت لێرەیە لە کلاریفایەرەکانە کە هیچ کێشەیەکی کیمیایی نەمێنێت لێرە عملی کیمیایی کۆتایی پێبێت و لێرە شەوەک لە کلاریفایەرەکەەوە ئەو ئاوەی کە ئینتاجێنرێت ئەنێرێتە بەشی فلتەرەکان بۆ ئەوەی کە عملی فیزیایی تێدا ئەنجام بدرێت لە بەشی فلتەرەکاندا. ئەم بەشی کە لێرە ئێستا لێ وەساوین بەشی فلتەرەکانە کە ئێستا لە ژێر لە قاعەکەین لە بەشی ژێروی فلتەرەکانین ئەم بۆریانی کە ئاوا دیارن ئەمە بەشی ژێروی فلتەرەکانە. فلتەرەکان بەعام عملی فیزیایی تیا ئەنجامەدرێت. لێرەدا دوو میدیامان هەیە، ئەو ئاوەی کە لە کلێریفایەرەکەەوە باسمان کرد ئێتە ناو فلتەرەکانەوە بە ناو دوو میدیا تێپەڕە بێ کە ئەوانیش لم و ئەڵتراسایتە. ئەم لم و ئەڵتراسایتە لە بەشی سەرەوەی چەند نۆزڵێکن کە بە ئاوەکە بە ناو لم و ئەڵتراسایتەکە دێتە خوارەوە و لە ڕێگەی نۆزڵەکانەوە دەمژرێت و دێتە بەشی ئەم بۆری کە لە سەری ئێمە وەساوین. ئەم بۆریە کە بۆری 1600ە ئەچێتە حەوزی کلێروێڵەکەەوە بۆ ئەو حەوزەش کە پرۆسەی باگۆشی تایە. ئەم باگۆشە ئیشەکەی چییە؟ ئەم فلتەرانە کە بەردەوامی تۆ هەر فلتەرێشنی ئاومان بۆ ئەکات بە بەردەوامی ئەبێتە هۆی ئەوەی کە پیس ببێ لم و ئەڵتراسایتەکە پیس بێت وەزائیدەن نۆزڵەکانیش پیس ببێت. ئەم بەشەی کە باسمان کرد باگۆش پەمپ کە بریتە لە های ڕێیت باگۆش پەمپ لۆ ڕێیت باگۆش پەمپ کە ئەمانە واتە هێزی بەرزی ئاو و هێزی کەمی ئاو ئەمانە ئیشەکەیان چییە؟ ئەم نۆزڵانە کە بە بەردەوامی فلتەرێشنەکرێت پیس ئەبێتە هۆی ئەوەی کە پیس ببێت بۆ ئەوەی کە خۆمان نەجات بین لە پیسبوونی نۆزڵ و لم و ئەڵتراسایتەکە ئەم سیستەمەدان درراوە کە بە شێوەیەکی عکس کە بێوترێت باگۆش بە شێوەیەکی عکس ئاوەکە بە پێچوانەوە لە نۆزڵەکە ئاات بە ناو نۆزڵەکە تێپەڕە بێت و بە ناو لم و ئەڵتراسایتەکە تێپەڕە بێت و بە شێوەیەکی تەندروست لم و ئەڵتراسایت و نۆزڵەکانمان بۆ پاکەکاتەوە و جارێکی کە ئامادە ئەبێتەوە بۆ ئەوەی کە فلتەرەکە ئامادە بێتەوە بۆ فلتەرێشنی ئاو. و لێرەدا عملی فلتەرێشن و عملی فیزیایی لێرە کۆتایی پێێت و لێرەوە ئەچێتە حەوزێکیکە کە ئەویش حەوزی پەنجایە کە لەوێش چەند پەمپێکمان هەیە لە حەوزی پەنجا کە پەمپ هاوسەکانی پێڵین لێەوە ئاوەکە مەزبوط ئەبێت و هەموو عملیەکی کیمیایی و فیزیایی بەلجی عملی تیا کراوە و ئامادەیە بۆ خواردنەوە. تەنها کە شتێک هەبێ کە لێرە پێم خۆشە باسی بکەین ئەو ئاوە کە ئەچێتە حەوزی پەنجا ئێمە بڕێکی زیاتر کلۆری ئەینێ لەبەر ئەوەی کە نزیکەی 40-50 کیلۆمتر پایبلاینمان هەیە ئاو کە بە پایپەکە ئەڕواکە ئەبێتە هۆی ئەوەی کلۆرەکە کەم ئەبێتەوە نیسبەی کلۆرەکە تا ئەگاتە حەوزی شێرپوش کە لە سەرچنارە بۆیە لێرە تۆزێک بڕی کلۆر زیاترە و لە تاقیگەشا پێم خۆشە خۆتان ئاماژەیان بۆ بڕا کە زیاترە هەتا ئەگاتە سلێمانی بڕەکە کەم ئەبێتەوە. بۆیە لە حەوزی پەنجایە ئەگەر ئاماژەی پێبین سێرەکەین هەنێک نیسبەی کلۆر زیایە وەکو وتمان بۆ ئەوەیە کە ئەو کلۆرەی کە لە پەنجایە زیابێ بۆی لە پایبلاینە کلۆرەکە هەتا ئەگاتە شاری سلێمانی کەم ئەبێتەوە. ئێمە لەم کاتە ئێستا خەریکی گۆڕینی پرۆسەی گۆڕینی لم و ئەڵتراسایتەکەین کە بە شێوەی پچڕ ئەیان گۆڕین کە ئەمەش بۆ ئەوەی نەبێتە سەبەبی ئەوەی کە بە شێوەیەکی یەکجاری مەشروعەکە بوەسێت چونکە شاری سلێمانی بە تەواوەتی پێویستی بەم مەشروعەیە. ئێمە بە شێوەی ناوبڕ فلتەر ئەوەسێنین چەند فلتەرێک بۆ نمونە لە بەشی 46 هەر لە لایەک فلتەرێکە وەسێنین و لم و ئەڵتراسایتە کۆنەکە دەرەکەین و ئەو لم و ئەڵتراسایتە تازەیی کە ئامادە کراوە بۆمان دانین و فلتەرەکە بە شێوەیەکی میکانیکیش بەشی پەناڵ و مەدەنیش بەشی پەناڵەکانی پەناڵ و نۆزڵەکانی هەر هەمووی چاکەکرێتەوە و واتە سیانەیەکی کاملی فلتەرەکە و گۆڕینی لم و ئەڵتراسایتەکە ئەکرێت و
لە پاشاندا فلتەرەکان خرێتەوە ئیش و چەند فلتەری کەش لە دوای ئەوە بە شێوی ستێپ بای ستێپ ئەگۆڕێت. وەکو لە پێشەوە ئاماژەمان پێەیە ئێرە حەوزی پەنجایە کە لەوێ باسمان کرد ئەلەم حەوزایە ئاوەکە هەموو عملەیەکی وتمان بۆ کراوە و لێرەوە ئەو ئاوە لە ڕێگەی ئەم درۆمبایانەوە کە دەفعکرێ ئاوەکە پاڵ پێوانندرێ بۆ ویزگەی کۆتەڵ کە نزیکەی 230 مەتر لێرەوە بەرزە و لە ویزگەی کۆتەڵەوە ئاوەکە ئەنێرێ بۆ ویزگەی تاسوجە و لە ویزگەی تاسوجەشەوە ئاو ئەنێرێ بۆ حەوزی شێرکوش کە نزیکەی 200 بۆ 210 مەتر لە تاسوجەوە بەرزترە شێرکوش و لە شێرکوژیشەوە ئاوەیە بە ویزگەی سەرچنار و بۆ گردی جۆگە و بۆ دەباشان و بۆ تەوزیعاتی شاری سلێمانی بۆ لێرە ئاوەکە ئاوی پێقوربان لێرە ئیتر تەواو ئامادەیە بۆ خواردنەوە. پرۆژەکە لە بیدایەت و لە قەشقۆڵی بە 2 فیدەری 33 kV پرۆژێ ئاوی ئینتەیک قەشقۆڵی لەگەڵ پێرقوربان لە وێزگەی کارەبای 132 بە 33 ABV کارۆمایی دوکان کارەبات بە 2 فیدەری 33 دابینەکرێ بۆ پرۆژەی ئاوی قەشقۆڵی و پێرقوربان. پرۆژێ ئاوی قەشقۆڵی 2 ترانسفۆرمەری لە قۆناغی ئێمە 2 ترانسفۆرمەری 4.5 مێگاڤیایی دانراوە بە ڤۆڵتەی 33,000مان بۆ کا بە 6 kV لە بەرەوەی ماتۆڕەکەمان بە و ڤۆڵتیە ئیشەکە. لەناو ئەم پرۆژەیەدا سویچێری 33 kV و سویچێری 6 kVمان هەیە جگەلەوە بە سیستمی ماتۆڕەکان بە سۆفستارتەری تایبەت کە لە ئەڵمانیا کراوە ئیش پێەکە ئەمەش سۆفستارتەر بە کۆنتترۆڵێکی تازەیە ڤۆڵتێ بەرزەکاتەوە و لە کاتە وەستانە بە ڤۆڵتێدا ئابەزیێنێ بۆ ئەوەی لە کاتی هەمەرە هیچ کاریگەرێکی خراپی نەبێت لەوەی بۆریەکانمان بشکێنێ وەکو جۆرە ستارتەرەکانی تر. ئەم پرۆژەیە 4.5 مێگای کاربا ئەوێ مێگاڤیایی کاربای ئەوێ لە کاتێکا بە دەترومپاکە 8 ئیشکاس و کە دوانیان ستاندبایە. پرۆژەی پڕقوربان ئەویش 2 ترانسفۆرمەری گەورە 7 مێگاڤیایی دانراوە 33 بە 6 kV و کۆمەڵێ ترانسفۆرمەری بچووکی تیادا مەزراوە بۆ فلتەر و پۆلیمەر و بینای کلۆر و بینای ئەلۆم. ئەم وێزگەیە بە هەمان شێوە 10 ترومپای تیادا مەزراوە ترومپاکانیان 1000 مەتر مکعب ئاوە لە سعاتێکە بەهێدی 230 مەتر بۆ وێزگەی دووهەمەی نێرێ و بە هەمان شێوە ماتۆڕەکانی 925 کیلۆواتە بە سۆفستارتەر ئەڵمانی هەر هەمان ئەڵمانیە کریمانە ئەو 2 ترانسفۆرمەرەمان بۆ داناوە کە تەقریبا هەریەکەیان 7 مێگاڤی هەیە هەردوو ترانسفۆرمەرەکە لەژێر ئیشان و فلتەرەکانمان ئۆتۆماتیکیە هەمووی سمنسە بە ئۆتۆماتیکی فلتەرەکان باگۆشی پێکرێت فلتەرەکان پاکرێتەوە و وێزگەی ئاوی سێهەم و چوارەم IPS نمبەر 1 و نمبەر 2 لە وێزگەی کارەبای تاسوجەوە بە 2 فیدەری کارەبای 33 kV کارەبامان بۆ دابین کردووە 10 مێگاڤیئی کارەبا بەڵام لە مەرحەلەیەکەمە لەبەرەوەی 8 ترومپایشەکە تەنها بە 10 مێگاوات کارەبای بەسە ئەگەر هەشتەکە ترومپاکە ئیشکا ئەمیش ئەم ترومپانەی تایە سوژێری 33 و 6 و سۆفستارتەری تادا مەزراوە. وێزگەی ئاوی ئەخیر کە وێزگەی ئاوی تاسوجەکە بە هەمان شێوە 10 پەمپمان دامەزرانووە ماتۆڕەکانی توانەکانیان هەریەکە و 1020 کیلۆواتە. ئەم بەشەی کە ئێمە لێ وەساینەمە بەشی کلۆرە ئەم بەشی کلۆرە سیستەمێکی غازیە کە بەپێی ئەو پەمپانی کە لە قەشقۆڵیەوە بۆمانێت بۆ بەشی پێقوربان ئێمە ئەم کلۆرە دابەشەکەین بۆ سلێمانی بەپێی ئەو ڕێژەی کە بۆمان دیاریکراوە کە تاقیگە بۆمان دیارەکە کە ڕێژەکەی لە دوو زیاتر نەبێت و لە دوو کەمتر نەبێت. ئەو پەمپانی کە لە قەشقۆڵیەوە کاتی وا هەیە 9 پەمپ یان 7 یان 8 پەمپ بێت
ئێمە بەبێ پەمپەکان ئەو کلۆرە ئەنێرین کە ڕێژەکەی دیاری کراوە لە ڕێ ئەم بتڵانەوە کە ئێستا لەبەر چاومانەیە ئێمە کلۆرەکە ئەنێرین کە ئەو کلۆرە یان لە ڕێگای تورکیا یان لە ئێرانەوە بۆمان یەت ئەگەر لێچوونە یان شتێک هەبێت لەم لێچوونێک هەبێت لە بتڵەکانە ئێمە لە ڕێ ئەم نەوەک بەکاری ئێنین کە ئەیکەینە دەمان و بتڵەکانە گۆڕین لە کاتێکی شەکە بتڵەکان بەتاڵە بێت ئێمە بتڵەکان کە بەتاڵە بێت ئەیگۆڕین بتڵی پڕ لە دەرەوە ئەیێنینە ژوورەوە بتڵە پڕەکان کە ئەیبەسین ئەم کەمامێ بەکارێنین کە بۆ حاڵەتێکی ئەگەر لێچوونێکی شەبێت لەم قاعەیە ئێمە سیستەمی ئاگادارکردنەوەمان هەیە کە پێمانەڵێت بۆ ئاگادار یەینە ژوورە و ئەم قینعە ئەبەسین تا هیچ هینێکی دروست نەبێت. مەرحەلەی کلۆرینیشنێتە پێشەوە لە مەرحەلەی کلۆرینیشنە ئەمە بۆ کوشتنی هەموو جۆرە بەکتریا و ڤایرۆسێکی ناو ئاوەکەیە کە بەپێی پیاوەرستان دەرەجیهانیەکان و ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەبێ لە ماڵانە لە 9 میلیگرام پێرلیتر کەمتر نەبێ و لە محەتەکانە ئێمە لە هەنێ جار بەپێی پێویست ئەگەر خوا نەخواسە لە کاتی ڕوودانی کولێرادا بێگومان نیسبەتەکە بە ڕەزامەندی بەڕێوەردی گشتی تەندروستی سلێمانی زیاد دەکرێت و هیچ کاتێک لە 1 بۆ 2 میلیگرام لە لیترێکە نابێ کەمتر لە سەرچاوەکان ئاو زیاد بکرێت و لە هەموو محەتەکانی دواترە لە ناوشارە ئەگەر کلۆر بە درێژای ڕێگاکە کێشەیەکە بوو ئەتوانین جارێککە ئیزافەی مادەی کلۆر بکەینەوە. ئێمە ڕۆژانە فحوساتی کیمیایی و فیزیایی و بایۆلۆجیەکەین بۆ ڕۆتەریش و کلێرۆتەریش. ڕۆتەر یعنی چی؟ ئاوێک کە پاک نەکراوەتەوە نەپاڵێورا و کلۆریشی تێ نەکراوە. کلێرۆتەر ئەو ئاوەیە کە عنی ئامادەی بۆ خواردنەوە، ئەو ئاوە کە بڵین چارەسەری بۆ کراوە، چارەسەری کیمیایی فیزیایی بایۆلۆجی. ئێستا باسی چارەسەری کیمیاکانتان بۆکەم ئەو فحوساتانەی کە ڕۆژانە ئەیکەین. فەحسی یەکەمانەیە پێڵێن فەحسی pH میتەر، ترشی و تفتێتی ئاو. ئەم فەحسە چیمان بۆ دەرەخات کە ئێمە فەحسی ئەم سامپڵەی پێکەین، سامپڵی ئاوەکە، ئەو ئاوەی کە شیاو بۆ خواردنەوە جاری یەکەم بۆ کلێرۆتەر یەکەین، یعنی ئەو ئاوەی کە شیاو بۆ خواردنەوە. سەیری ئەم ڕقەماکەین چیە خوێنێتەوە؟ بەپێی ئەم ڕقەمە ئێمە ئەتوانین ئاوەکە بڵین ترشی و تفتێتی ئاوەکە جاکەینەوە. ئێمەش ڕێنجێکمانەیە، ئەم ڕێنجە ئەگەر لە ڕێنجەکە دەرچوو بڵین لە 8 زیاتر بوو، ئەو ئاوە یعنی بە تفتدارێت شیاو نییە بۆ خواردنەوە. ئەگەر لە 7 کەمتر بوو، ئەو ئاوە ترشە شیاونی هەر بۆ خواردنەوە، ئەبێ ئاوێ بێ هاوسەنگ بێ، یعنی لە بینی 7 بۆ 8 بێت. فەحسی دووەممان نیسبەی ئۆکسجینی تواوە لە ئاوا. بۆی ئەم جیازەوە پێمانەڵێ نیسبەی ئۆکسجینی تواوە لە ئاوا چەنە، ئەمیش ڕێنجی تایبەتی خۆی هەیە. لە 4ەوە بۆ 2 و 15 چەندێ بێ، ئەمانە ڕێنجێکی ئاعتیادیە. ئەگەر ئۆکسجینی تواوە لە ئاوا نەبێ، ئەم ئاوە شیاو نابێ بۆ خواردنەوە. ئەمە هەر بۆ معلوماتی عام. ئاوێک ئەگەر ماسی تیا بێت، یعنی ئەم ئاوە ئۆکسجینی تواوەی تایە شیاو بۆ خواردنەوە، نەک هەرکە و کاتە ئەتوانی معالەجەی بۆ کرێ و چاکرێت. ئەم ئاوی خواردنەوەی ئەمەش پێویستە ئۆکسجینی تواوەی تیا بێت. ئەمە فەحسی دووەممان. فەحسی سێهەممان کە ئەمە زۆر گرنگە، لێڵی ئاومان پێڵێ تێربیتیتی ئاو. بۆی ئەم فەحسەوە ئەتوانین بڵین لێڵی ئاو چەنە. لێڵی ئاو ئەبێت لە 0ەوە بۆ 5 ئێمە شیاو بۆ خواردنەوە. کە لەوە زیاتر بوو شیاو نییە بۆ خواردنەوە، بەقەڵکی خواردنەوە نایەت. ئەمە تێربیتیتی پێڵێن، بۆ جیازی بڵین لێڵی ئاومان پێڵێ. ئەمە فەحسێکە. فەحسێکەمانەیە تۆ خوێتواوەکان لە ئاوا. خوێتواوەکان لە ئاوا لەگەڵ توانای کارەبایی ئاو. ئەم جیازە ئەومان پێڵێ نیسبەی خوێتواوەکان لە ئاوا چەنە، ئەوی ڕەنجی تایبەتی خۆمانەیە. دوای ئەگەر ویستان وەرەقەیەکتان پیشانم لەسەر ئەو ڕەنجە. ئەگەر لەو ڕەنجانە ئەمانەی کە باسمان کرد هەرچێکیان دەرچوو پێویستە بڵین جارێککە شیکاری بۆ ئاوەکان کرێتەوە، بزانین بڵین کێشەکان لە چیا، ئەو نیسبەتانە بۆ زۆر بوون. نیسبەتەکانیش لە وەختێکە و بۆ وەختێکی کاگۆڕێ. ئێستا لێڵی ئاو بەهاران لێڵی ئاومان زۆرە، لەبەرەوەی باران زۆرە، لافاو زۆرە. هەندێک جار ئەگەر لێڵیەکە زۆر بوو، ئێمە ناچارین مەشروع ڕاگرین. بۆ نمونە هەفتەیە لەمەوە پێش مەشروعمان ڕاگر بووە لێڵی ئاو زۆر بوو، کە لێڵی ئاو زۆر بوو کلۆریش ناتوانێت ئیشکە، ئاوەکە خۆی پاکش نابێتەوانێت. فلتەرەکانیشی لاگە بێ بڵین بۆری و تەنچی ماڵەکانی شەمووی بەعام پیس دەبێ، لەبەرەوە هەندێک جار ئەگەر لێڵی ئاو زۆر بوو مەشروع ڕاگرین. جار تێسمانە ئەم جیازە چیمان بۆکە؟ ئێمە بۆ چارەسەرکردنی ئاو ڕۆژانە شەب بە کوردی زاغ بڵین، بە ئینگلیزیەکەی ئەلۆم،
ئەکەینە ئاوەکەوە ئەبێ بزانین بە چ نیسبەتێ ئەم ئەلۆمە ئەکەینە ئاوەکەوە بەم جیازە مەجموعەیەک بڵین تاقیکردنەوەمان بۆ کات نیسبەیەکی دیاریکراومانایە تێ بۆی ئەم نیسبە دیاریکراوە پێمانەڵێ ڕۆژانە بڵین چەند کیلۆ شەب بکەینە ئاوەکەوانێ ئەم شەبە کاکرێتە ئەو حساباتی کەی با بڵین ئەبێ بزانین چەند پەمپان ئیژەکات چەند مەتر سێجا ئاوەڕا بۆ سلێمانی لەسەر حسابی ئەو شەبەکەکەینە بڵین ڕۆتەرەکەوانێ ئەو ئەوەی کێشتە بڵین چارەسەر نەکراوە ئەم جیازەمان هەیە سپێکترۆفۆتۆمیتەر ئەمە چیمان بۆکە پێمانەڵێ نیسبەی سەلفەیت چەنە لە ئاوەکە لەگەڵ نەیتریت ئەگەر نیسبەی سەلفەیت و نیتریت لە ئاوەکەیە زۆر بوو ئەبێ ئێمە با بڵین سەر و خۆمان ئاگادارکەینەوە بڵین ئەم نیسبەیە زۆرە ئەبێت چارەسەر کرێت نیتریت ئەگەر زۆر بێت ئەوە بڵین بە زۆری لێرە نیتریتەکە باشە ئای بیر نیتریتی زۆرە لە بەعزێ شوێن ئەگەر لە مەجاریەوە نزیک بێت سەلفەیت بەعزێ ماڵ یا بەعزێ بیر کە هەڵەکەڕێ بۆنیی ناخۆشی لێ ئەڵێ بۆنی هەلکی کوڵاو بەس شکول لە ئێمە ئەوەمان نییە ئەوە نیسبەی سەلفەیت کە لە ئاوا زۆر بێ ئەو حاڵەتە دروزە بێت ئەم جیازە پێڵێن فلێمیتەر ئەم جیازە چیمان بۆکە نیسبەی سۆدیۆم و پۆتاسیۆم و لیسیۆم و باریۆمان بۆ دەرەخا لە ئاوەکەیە ئەمی ڕەنجی تایبەتیمانەیە بەپێی ئەم ڕەنجانە ئەگەر لەم ڕەنجانە زیاتر بوو پێویستە چارەسەری کەی بۆ بکەیت تاقیکردنەوەیش کەمان هەیە بۆی تایتریشنەوەم تاقیکەوەنەوەکرێت سازی و ناسازی ئاومان پێڵێت بۆی ئەم تایتریشنەوە ئەتوانی سازی و ناسازی ئاو دیاریکەین لەگەڵ نیسبەی کالیسیۆم لە ئاوە ئەم جیازەمان هەیە ئەمەش هەر بە تایتریش نەکرێت نیسبەی کلۆریداد لە ئاوە کلۆرەکان لە ئاوە نەک ئەو کلۆری خۆمانێکینە ناوی کلۆریداد لە ئاوە فحوساتی شیمایمان تەواو بێ هەندێک فحوساتی کەش هەیە بڵین کە ئاوا لێرە بڵین ئێستا حازرنی لە بەردەساو بۆتان باسکەم ئەژینا فحوساتی کەشمان هەیە کارکەین بڵین نیسبەی لیسیۆم ئەبێ دیاری کرێت بڵین بۆ هەندێک جار بۆ ئاو فەخسێکی کەمان هەیە تۆتەڵ هاردنس لەگەڵ کالیسیۆم بە تایترێش نەکرێت تۆتەڵ هاردنس یعنی چی سازی و ناسازی ئاو لەگەڵ نیسبەی کالیسیۆم لە ئاوە فەخسێکی کەمان هەیە نیسبەی کلۆریداد لە ئاوە ئەو کلۆرە ناکاکرێتە ناو کلۆر ئەر ئاو خۆی بڵین بە سروشتی کلۆریداتیشی تایە ئەمەش بۆ هەر بە تایترێشن ئەتوانین نیسبەکانیان دەرکەیت هەندێک لە فەخسەکانی کەشمان کە پێڵێن فەخسی بایۆلۆجی بەوەی ئەم میدیانەوە ئەتوانین فەخسی بایۆلۆجیکەین ئەم فەخسە بایۆلۆجە چیمان بۆکە ئەم جیازە پێڵێن ئیکوبیتەر حازینە لە باوەشگر بە کوردی با بڵین دەرەجەکەی 36 بۆ 37 ئەمە یعنی چی ئەم دەرەجەی 36 بۆ 37 دەرەجەی بڵین خۆشمان 36 و 37 ئەم میدیانەمان داناوە ڕۆژانە دووجار سێجار فەخسی ئەمانەکەین ئەم میدیانە چیمان پیشانەیەت ئەمە هی پرۆژەی یەکە هی پرۆژەی یەکە و بڵین چارەسەری بۆ کراوە کلۆری تێکراوە شەبی تێکراوە حازرە ئەمەیان هی ڕۆوەتەرە ئەو ئاوەیە کە هیچی بۆ نەکراوە کلۆروشتی تێ نەکراوە ئەمانی پرۆژەی دووە ئەمە چیمان پیشانە ئێمە ئەمە دانێن بۆ ماوەی 24 سعات ئاوەکەی خۆمان هێناوە لەگەڵ ئەم میدیا دامانناوە لێرە لە ماوەی 24 سعات داینی ئەگەر ئەم ئاوە پیس بووت ئەوەی سە نمونەمان لانەوە پیسەکەتان پیشانین ئەگەر ئەم ئاوە پیس بوو یعنی ئەم ئاوە شیاو نییە بۆ خواردنەوە بەس بە شێوەی عام ئێمە ڕۆژێک نەمان بینیەوە کە ئەم ئاوە کلۆری تیابێ پیسی دەرخا بەس هەموو ڕۆژێم ئاوە ئەم ئاوەی کە کلۆری تیانە هەموو ڕۆژێ پیس بووە ڕەنگێکی زەردی ناشرین دەرەچێت دوای ئەم فحوساتانە چیمان پیشانیان ئێمە مەجموعەی فحوساتمانەیە تۆتەڵ کۆلیفۆرمانەیە پێمانەڵێ بڵین بەعام کۆلیفۆرم یعنی چی ئەو بەکتریانەی کە لە ڕێی مەجاریەوە ئەگەنە ئاوی خواردنەوەانە ئەمە کۆلیفۆرمە لەگەڵ کۆلێرامانێ ئەگەر کۆلێرامان هەبوو ئەیش بە حەڵقەیەکەکرێت بە تەجوبەیەکی کاکرێت سەرچاو بەخێر بێت بەخێر بێت نمونەیەک لە ئاوی بەرەهاتووی دوکان سلێمانی هێڵی دوم هێناوە بەڵێ ئەمەوێ کۆمەڵێ فەحس و کۆمەڵێک تێستم بۆ بکەن بۆ ئەوەی لە چۆنێتی و جۆرێتی ئەم ئاوە بۆ خەڵکی شاری سلێمانی و دەوروبەری ڕوومکەنەوە باش بەخێر بێن سەرچاو باشە ئێمە کاگلوقمان کام ئاوەی بۆ هێناین پێش هەموو شتێک کەوتمان ئێمە فحوساتی فیزیایی و شیمیایی و بایۆلۆجیمان هەیە فحوساتی فیزیایی زۆر ضرورە جارێ ئێمە ئەبێ ئاوا سێریشی ئاوەکەکەی بزانین ئاوەکە لێڵ نییە بنی هیچ نیشتوتیانێ قڕوشت ڕەنگی ئاوەکە زائید ئەمە فیزیاویەکانە یەکەم ڕەنگی ئاوەکە دووەم بڵین ئاوەکە هیچ نیشتوتیانێ قڕوشتیتیانە ئەمە فەخسی دووەم فەخسی سێم ئەبێ ئێمە بۆنی ئاوەکە بکەین زای ئەم ئاوە هیچ بۆنی هەیە بۆنیشی ناتەبیعی ئەگەر بۆنی کلۆر بێ ئەوە تەبیعیە مەسەن بۆنی شتێکی لێبێ ئەوە تەبیعی نییە نه تەبیعی ئەم ئاوە بڵین ئەم ئاوە ئێستا وەکو فیزیاوی جارێ وەکو بەش یەکەم شیاوە بۆ خواردنەوە
بەس ئێمە ناتوانین جارێ بڵین کەوەک فیزیای شیاوە بۆ خواردنەوە چیمیاوی بایۆلۆجیەکە شیاوە بۆ خواردنەوە ئەبێ هەموو فحوساتەکان تاوکەین ئەنجاو قەرارین لەسەرم ئەوە شیاوە بۆ خواردنەوە شیاو نییە بۆ خواردنەوە ئێستا فحوساتە چیمیایەکانی بۆکەین و دوایی باڵین کە نەتیجەکان دەچوو ئەمە بەشی دووەمی بەشی سێمیشی ئەمە بێ بۆ 24 ساعتم ئاوە دانرێ لەگەڵ میدیاکە و ئەنجاتوانین فحوساتی بایۆلۆجیەکە بڵین تەواوە ئەم ئاوە شیاوە بۆ خواردنەوە شیاو نییە بۆ خواردنەوە بەشی یەکەمی فەحسەکەمان ئەبێ پێش هەموو شتێ بزانین ئەم ئاوە کلۆری تیا یا کلۆری تیان نییە ئێستا نمونەیەک لە ئاوەکە وەرەگرین حەپێکمانەیە ئەم حەپە پێڵێن EDTA ئەم حەپە چیمان بۆکە پێمانەڵێ نیسبەتی کلۆر چەنە لە ئاوەکە بەوەی ئەم حەپەوە لەگەڵ ئەم کلۆرۆمیتەرە پیشانمانەیە ئەم ئاوە کلۆری تایە کلۆری تیانە چەندیشی کلۆرتیە ئێمە ئەبێ بە ڕێژەیەکی بڵین دیاریکا و کلۆر بنێرین بۆ ئاوی سلێمانی چکە ڕێژەکە ئەگەر کەم بوو خراپە زۆریش بوو هەر خراپە ئێمە پێشتر حساباتی بۆ کراوە بەو حساباتە بۆ نیسبەتە بڵین کلۆر ئەنێرێ بۆ ئاوی سلێمانی ئێستا ئەمە پێش ئەمە ئەگەر سەیری ئەم دەرەجانە بکەیت حەپەکەمان کردوتە ئاوەکەەوە ئەمە سوور بۆ ئاوەکە بەم دەرەجانە کە ئەی خوێنی تەوانێ پێ دەڵێ نیسبەتی کلۆر لە ئاوەکە ئەو نێ ئێستا ئەگەر سەیریکەی یەک و نیوە ئەگەر سەیرێکی پێی جەنابیشە وەکو کلۆر ئێمە کێشەمان نییە ئاوەکە وتمان فحوساتە فیزیایەکانمان کرد سەیری ڕەنگیمان کرد سەیری تامیمان کرد سەیری بۆنیمان کرد ئەمە فەحسە فیزیایەکانی تاوە فەحسی چیمیایی یەکێ لەوانە کە با بڵین بزانین ئەم ئاوە کلۆری تایە حەپێکمان کردە ناو ئاوەکەوانێ سەیرەکەین ڕەنگی ئاوەکە گۆڕا بوو بە پەمەیی بەم دەرەجانە ئەتوانین بڵین نیسبەی کلۆر ڕێژەی کلۆر لە ئاوەکەیە چەنە ئەگەر ڕێژەکە زۆر بوو ئەبێ بڵین ئێمە بەشی کلۆر دیار ئاگادارکەینەوانێ بڵین کاکە ئەو ڕێژەیە زۆرە تۆزەکە میکەنەوانێ ئەمیش بە پێ بڵین ناردنی پەمپەکان و چەند ڕۆژانە ئاوە دێری ئێستا ئەمە ڕێژەی کلۆر لەم ئاوا یەک و نیوە یەک و نیو PPM یعنی پار پێر میلیۆن خۆی بڵین ئێمە کە ئەینێرین بۆ سلێمانی تا 2 تا 3 تا 4 تا 5 شیاوە چونکە تا ئاگاتە سلێمانی ڕێژەکە خۆی کەمەکاتەوە کە ئەگاتە ماڵان بڵین 0.5 لەو حەدانەیە دەرێت ئێمە بڵین تیمانەیە لە سلێمانی ئاچن لە ماڵان تەنچی ماڵان تەنچینە ئەو ڕۆژەی کە ئاوێتەوانێ لە ئاوە ڕیسیەکان نمونە وەرەگرن ئەی بنەوە بۆ سلێمانی ئەگەر زۆر بێت مەسە ئاگادارمانەکان وڵێن بڵین نیسبەی کلۆر لە هەندێک گەڕک زۆرە بەعزێ جار خەلەلەکە لە چی ئەگەر ماڵەکە نزیک بێت لە تەنچی ئاوەکەوە لەوانەیە کلۆرەکەی زۆر بێت بەس تا دوور بێ بڵین کلۆرەکە ئاساریە بێتەوانێت ئەگەر ئەم کلۆرەش نەبێ ئاو پیسە ئێمە ڕۆژانە ئەبێ بەبێ کلۆر ئاو نەنێرین فەحسی دووەمان ئەمە پێڵێن pH میتەر ترشی و تفتێتی ئاومان پێڵێت ئەمە ئیسفادەی چی لە ئاوەکەین ئەم فەحسانە ئەبێت کە سەیری ئەم ژمارەیەکەیت ئێستا 8.7 یعنی چی ئەم ئاوە یعنی تقریبا لە متعادیلەوە نزیکە تۆزە تفتە بەس تفتێکیی زۆر کەمە شیاوە بۆ خواردنەوە ئەگەر بڵین بێ بەنۆ ئەوانە ئەم ئاوە شیاو نابێ بۆ خواردنەوە و بۆری و شتەکانیش تووشی داخورانەکە و بۆ بڵین مەجموعەیە نەخۆشیشەیە کە بڵین ئەگەر ئاوەکە تفتێتی بێت ئەگەر ئێستا بوو بە 7.9 تا ماوەی کە کەمتریژە بێتەوە ئەگەر لەوەش کەمتر بوو کە بوو بە 6 عنی و ئاوە ترشە هەر شیاو نییە بۆ خواردنەوە ئەبێ هاوسەنگ بێ لە 7 بۆ 8 هاوسەنگی ئاومان پێڵێ ئەو ئاوە شیاوە بۆ خواردنەوە ئەم ئاوەی کە جەنابێنای ئەمە فەحسێکی کەماش فەحسی سێمانەیە نیسبەی ئۆکسجینی تواوە لە ئاوا بۆی ئەم جیازە و بتوانین نیسبەی ئۆکسجینی تواوە لە ئاوەکەیە چەنە ئەمە چیمان پیشانە ئەگەر ئۆکسجینی تواوە هەبێت لە ئاوەکە معناوە ئاوە شیاوە بۆ خواردنەوە ئەگەر نەبێ معناوە ئەم ئاوە کە ئۆکسجینی تیانە بێ شیاو نییە بۆ خواردنەوە بەڵێ ڕێژەی ئۆکسجین دیاریەکات ڕێژەکە لە 6 تا 12 ئەم ئاوە شیاوە بۆ خواردنەوە معناوە ئۆکسجینێکی باشی تیا و هیچ کێشەمان نییە بۆ خواردنەوەی ئێستاش کە ئەو ڕێژەیمان وەرگرتووە 7.4 فەحسێکی کەمانەیە بۆی ئەم فەحسەوە چیمان پێڵێ لێڵی ئاو تێربیتی ئاومان پیشانات ئەمە ئیسفادەی چی لێکەین لێڵی ئاو بۆی ئەم جیهازەوە کەسێمە جیازەکە ئیش پێکەین پێمانەڵێ لێڵی ئاوەکە چەنە ڕێژەی دیاریکراوە بڵین شیاو بۆ خواردنەوە لێکەوە بۆ 5 لێک یعنی لێک کەمتر بێ باشترە لە 5 سەروتر بێت باش نییە بۆ خواردنەوە ئەو ئاوە شیاو نابێ بۆ خواردنەوە بۆچی لەبەرەوەی ئەگەر تا لێڵی زۆر بێت کلۆر ئیش ناکە کە کلۆر ئیشی نەکرد بەکتریاتیاژی زائید با بڵین فلتەرەکان پیزەکات تەنچی ئاو پیزەکات هەر زەرەری هەیە بۆ سەحەتی خەڵک بەس ئێمە ئێستا ئەوە جیازەکە 2.2مان پیشانە معناوە لێڵی ئەم ئاوە 2.2 شیاو بۆ خواردنەوەی کێشەیەشی نییە ئەگەر بیت کاگلقمان خۆش سەیرێکی بکەیت فەحسێکی کەمانەیە پێڵێن لێڵی ئاو تێربیتی
ئەم فەحسە چیمان پیشانەیە کە سامپڵەکە خێنە ناوی پێمانەڵێ نیسپەی لێڵی ئاوەکە چەنە نیسپەی لێڵی ئاوی شیاو کە بڵین ئەم ئاوە شیاو بۆ خواردنەوە ئەبێ لە 1 بۆ 5 بێ ئەگەر لە یەکەمتر بێ باشترە بەس ئەگەر لە 5 زیاتر بێ باش نییە بۆچی باش نییە یەکێ لەوانە ئەگەر لێڵی زۆر بووای لێکا کلۆر ئیش ناکات زائید زەرەری هەیە بۆ تەندروستی ئامان زائید زەرەری هەیە بۆ فلتەرەکان زەرەری هەیە بۆ تەنکی ماڵان ئەگەر لە 5 زیاتر بوو ئێمە هەندێک جار هەندێک ڕۆژ بڵین تێربیتی لە 5 زیاتر بووە مەشروعمان ڕاگرتووتوانە ئەوە شیاو نییە بۆ خواردنەوە تا چەند جارێک نمونونەکانمان وەرگرتۆتەوە تێربێتی کەمی کردوتەوە بڵین بووە بە 1 و بە 2 ئەوسا ئێمە بڵین ئاومان ڕەوانەی سلێمانی کردوتەوە ئێستا ئەگەر بیبینی ئاوەکە دووە خوێنێتەوە معنایەوە ئەم ئاوە شیاو بۆ خواردنەوە هاوڵاتی دڵنیا ئەەکەینەوە هەر کاتێک ئاوەکەمان با بڵین هەردەم ئاوەکەمان ئاوی تایبەتە بە خواردنەوەی شیاوە بە خواردنەوەی مرۆڤ و هەموو زیندەوەرێک بەڵام ئەگەر لە کاتێکا کێشەیەک دروست بوو لە هۆنمونە لە ڕۆژانی پێشوا زەردوویەک بەهۆی گۆڕینی دوو هێڵەکەەوە هێڵێکیان درەنگ کاتێکی زۆر بوو ئایپیانە ڕۆشت بوو ئەوە بوو لە ڕێگای کەناڵی ڕاگەیاندنەکانەوە و سایتەکان و ئاگاداری هاوڵاتیمان کرد کە ئێمە داواکارین ئاوەکە بۆ خواردنەوە بەکارنێنین واتە هەچ کاتێک بزانین ئاوەکە بە کەڵکی خواردنەوە ناشێت زیان لە تەندروستی هاوڵاتیانەیە ئەوە ئێمە ڕایەگرین و بۆ دڵنیا زیاتری هاوڵاتیان ئێمە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی و خۆپاراستنی سلێمانی بە بەردەوامی ڕقیبن بەسەر ئاوی بەرهەمات و لەدان بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانیەوە و هەر کێشەیەک بێت ئێمە بەڕێنمایی ئەوان ئاوەکە ڕائەگرین و ئەعلانیەکەین هۆکاری ڕاگررتنی ئاوەکە چییە هەر کاتێکیش هاوڵاتێکی سکاڵایەکیە بوو جاری وایە پیسبوون لە گەڕەکەکانان ڕۆیە پێویستە هاوڵاتی ئەوەش بە نەزەریەتی باروەرگرێ و بێ بە ئاگاداری بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی بکە ئێمە هەردەم ئامادەین بۆ بەدەنگەوە چوون و چاکردنی چارەسەر و گەڕانەوەی شەبەکە و ئاوەکە بۆ ئاستێک کە بشێ بۆ خواردنەوەی مرۆڤ پاشەوەی ئەو ئاوەی دەریاچەی دوکان سیستەمی کلۆرەکەی تێکراوە پاشان برا بۆ مختەبەر کۆمەڵێت تێستەیە کە بێ بۆ ئاوە بکرێت و چەندێتی و جۆرێتی ئاوەکە دیاری دەکات پاشان لە ڕێی پایپەکانەوە بە دووری 7 کیلۆمەتر لە شاری سلێمانی ڕەوانەی شاری سلێمانی دەکرێت و لە شاری سلێمانی پڕۆژەی ئاوی سەرچنار هەیە کە هەردووکیان بە هەماهەنگی یەکتری ئاو بۆ شاری سلێمانی و دەوروبەری دابین دەکرێت و سەرپەرشتکردنی ئەم مەشروعانەش و دابەشکردنی ئاو بۆ ماڵەکان بەپێی خشتەیەکە بێت کە لەلایەن بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانیەوە سەرپەرشتی دەکرێت تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین خوا یار و یاوەری هەموو لایەک بێت.